سڵاوتان لێبێت لە شاربرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. لەبارەی پشکی هەرێم لە بودجەی عێراق ڕوونکردنەوە دەدرێت. هێشتا بڕیار لە ناردنی 400 ملیارەکە بۆ هەرێم نەدراوە و مالکی ڕای دەگەینێت ناردنی ئەو پارەیە نایاساییە. جەعفەر شێخ مستەفا ڕایگەیاند یەکێتی خاوەنی گەورەترین هێزە لە کوردستان و پەیامێکیش ئاڕاستەی پارتی دەکات. هۆشداری لە توشبوونی 700 حاڵەتی مانگانەی شێرپەنجە دەدرێت. وەزیری دەرەوەی عێراق پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق ئاشکرا دەکات و لەبارەی پشکی لە 17 و لە 14 ڕوونکردنەوە دەدات. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند لەو سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا ئەنجامدرا باسی پشکی هەرێم کرا کە بە گوێرەی ژمارەی دانیشتوان لە 14 و ئەو لە 17 نییە کە باسکراوە. وتیشی دوای پرسی دەرکردنی بودجەی حاکیمە و دەرهێنان و تێچووی نەوت پاشان دەرکەوت هەرێمی کوردستان بە ژمارە چەندی دەبێت لە بودجەدا. وەزیری دەرەوەی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە ئێستا گفتوگۆ دەکرێت لەسەر ئەوەی داهاتی ناوخۆی هەرێمیش بگەڕێتەوە بۆ بەغدا دواتر لە 150 بدرێتەوە بۆ پارێزگایەی داهاتی مەرزەکەی لێوە وەرگیراوە. سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەر ناردنی 400 ملیارەکە بۆ هەرێمداوە و نووسراوی ئاڕاستەی وەزارەتی دارایی عێراق کردووە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق دوایین زانیاری لەبەری 400 ملیارەکەەوە ئاشکرا کردووە و بە تەنزەوە نووسیوێتی 400 ملیارەکە دەستکەوتی کێبوو بە بچێت بهێنێت. ئەو پەرلەمانتەرە کوردە لە بەغدا دەڵێت هێشتا مەرەکەبی دەستنووسەکەی محەممەد شیا سۆدانی وشک نەبووە شەڕ بوو لەسەر ئەوەی 400 ملیارەکە دەستکەوتی کێیە. بەڵام ئێستا وەزیری دارایی ڕەزامەندی لەسەر ناردنی ئەو پارەیە دەرنەبڕیوە. لەلایەکی دیکەوە ڕائید مالکی ئەندامی پەرلەمانی عێراق دەڵێت بودجەی 2020 باسی ناردنی پارەی کردووە بۆ هەرێم بەڵام پێویستە پابند بێت بە ڕادەستکردنی داهاتی نەوت و ڕێوشوێنەکان. بەڵام ئێستا هیچ دقێک نییە کە باس لە دابینکردنی پارە بۆ هەرێمی کوردستان بکات چونکە هەرێم هیچ داهاتێکی ڕادەست نەکردووە. ئەو پەرلەمانتەرە دەژدەت ناردنی بڕی 400 ملیار دینار پێچەوانەی یاسایە و هەنگاوێکی نادەستوریە چونکە هیچ پاڵپشتیەکی یاسایی نییە. مستەفا چاوڕۆژ بەرپرسی هێزەکانی هەفتەی پێشمەرگە سەبارەت بە گرژیەکانی پارتی یەکێتی وتی داوا دەکەم پارتی یەکێتی شەیدبوونی ئاکەم عومەر بکەنە دەرفەت بۆ ڕێکەوتن و پێکەوە بوون. پەیامێکیشی ئاڕاستەی پارتی کرد و ڕایگەیاند هیوادارم بەم نزیکانە کۆبوونەوە ئەنجام بدرێت و کۆتایی بهێنرێت بەو ئاڵۆزیەی لە ماوەی ڕابردوودا لە نێوانمان دروست بووە. لەلایەکی دیکەوە جەعفەر شێخ مستەفا ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتی و جێگری سەرۆکی هەرێم ڕایگەیاند یەکێتی خاوەنی گەورەترین هێز و زۆرترین شەهیدە لە هەرێمی کوردستاندا. ئاماژەی بەوەشدا لە ئێستادا پەیوەندیەکانی یەکێتی و پارتی زۆر باشن و پارتیش لە دوای کۆنگرەوە کە هەندێک بڕیاریان داوە ئومێدی زۆرمان هەیە بە تێگەشتنی تەواوە بێنە پێشەوە بۆ چارەسەری کێشەکان. هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی گەورەترین هێزن لە هەرێمی کوردستانە خاوەنی زۆرترین ژمارەی شەهید و پێشمەرگەی کەمەندام و زیندانی سیاسی و ئەو تێکۆشانن کە تاکو ئێستاکێ لە سەنگەران ئەبێ هەمیشە خاوەن بڕیارەکان لە هەردوو حیزبا خوێنی شەهیدەکان لە یاد نەکەن خوێنی شەهیدەکان بکەن بە شتەیەکی وا کە هەوڵ بدرێت بۆ تەباعی بۆ یەکێتی بۆ برایەتی بۆ ڕێخستنەوەی ماڵی کورد بۆ ئەوەی بە یەکدەنگی و یەکڕەنگی بتوانین ڕوبەڕووی هەموو دوژمنان و داگیرکەران و هەموو هەڕەشەکانی تر بینەوە لە هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە بزانین شەهیدەکانمان لە پێناوی چیا شەهید بووە ئەبێت دوورکەوینەوە لە هەموو مەساڵحێکی شەخسی و هەموو دەستکەوتێک و دەسەڵاتێک. هەردوو لای ئەمە ئومێدی ئەومان هەیە دوای پارتی دوای کۆنگرە کە هەندێک بڕیاریان داوە لە کۆبوونەکانی شابیستمانە ئومێدی ئەوە زۆر هەیە کە بێنە پێشەوە بە تەفاهومێکی تەواوە بۆ چارەسەرکردنی کێشەکان.
شێرپەنجە لە شارەکانی عێراق تەشەنەی سندووە کۆمسیۆنی مافی مرۆڤ دەڵێت بەرزترین ڕێژە لە بەسرە و فەلوجەیە. با پێی راپۆرتێکی کۆمسیۆنی مافی مرۆڤ لە عێراق مانگانە لە بەسرا زیاتر لە 700 حاڵەتی توشبوون بە شێرپەنجە تۆمار دەکرێن و هۆکارەکەی بۆ پیسبوونی ژینگەی پارێزگاکە دەگەڕێتەوە. راپۆرتەکەی کۆمسیۆنی مافی مرۆڤ ئاماژەی بۆ ئەوە کردووە کە زۆری کێڵگەکانی نەوت لە پارێزگای بەسرە و نەبوونی مەرجی سەلامەتی و ڕێکارەکانی پاراستنی ژینگە هۆکاری سەرەکی بەرزی ڕێژەی توشبوونی خەڵکی ناوچەکان بە شێرپەنجە. کۆمسیۆنی مافی مرۆڤ ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە جەنگ و بەکارهێنانی چەکی جۆراوجۆر و پیسبوونی خاک هۆکارێکی دیکەی زۆربوونی ژمارەی توشبوونی شێرپەنجان لە بەسرە و فەلوجە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.